لجیر درشمی ژ کوردستانی بو امریکا درستکردنا پرا روناکبیری لناوبرا کورد و امریکیان هفتمین فستیوالا بدرخان لروژن 29 و 30 ماه 6 هات بریوبرن لواشنطن پایتخت امریکا د فستیوالا دو روژی دا با آماده بوون جمارکا شارەزا و تایبەتمەندên هەمووارن کەلتوری ئەدەب و هونەری دا جمارەکە مەزنە چالاکیان هاتنەکردن دەستگەها چاپ و وەشانە بدرخان هەر ساڵ فستیوالا خوا لە وڵاتێکی دیکە بۆ ناساندنا فەرهەنگ کەلتور و ئەدەب و ناسناما کوردی بەگەڵێن جیهانێ و ڕێزگرتنێ لە بنەماڵە بدرخانیان و خزمەتە وان ژێگەلێ کوردڕە هنگی خوشا ورودایدا گو الفبا کردی یا گو کرد همو خود بینن و تدا ببی الفبات که زمانه که کرد برگو ویدید گو کرد بزمان خوا کارن کو خلاص کن. فستیوالا افصال لواشنطن به افکاری بود دیگر نوینراتی حکومت هرم کردستانی لامریکا پشکا هنر و کلتوری. بێگومان لەوەتەی بەشی هونەر و کەلتور کراوەتەوە لە نوێنەراتی حکوومەتی هەرێم ئێمە بە پەرۆشەوە لە بیرۆکەی وەداین کە بە فستیڤاڵی ئەوە بە چەندین چالاکی تر بتوانین بە شێوەیەکی جیاواز لەگەڵ ئەم وڵاتە وەکو بڵێ کەلتوری خۆمان بە وڵاتە بناسێنین. دە هەفتەم فستیڤاڵە بەدرخاندا چەندین کارên هونەری فلیمên سینەمێ و داکیمنتری هاتنە نیشاندان. ئێرە کوردستانە نافنیشانێ فلیمێکێ داکیمنتری بووش دەرهێنانە هاوراس محەممەد. یەکێک لەو کۆڵەکە گرنگانەی کە لەم ڕۆی جیهانە ئەتوانێت بە باشترین شێوە کاریگەری خۆی لەسەر بەرامبەرەکان دروست بکە فیلمە. فیلمیش بە هەموو شێوەکانیەوە بە تایبەتی فیلمی داکمنتری زۆر کاریگەری لەسەر بینەرەکانی دروستەکە بە تایبەتی ئەگەر پسند تۆ بتێ شوێنێک نەتەوەیەک لایەنێک بابەتێک بناسیێنی. دکتر نەرمین علی تایبەتمەندە شنەوارên dîrokî çendîn parçên fixarî ji deverên cuda-cudayên Kurdistanê kom kirbûn û nexşe û nîgar û sembolên kevnatiya gelê Kurd li ser kêşa bûn. لە کۆڵینەوە لایەنێکی زۆر گرنگە کە کوردستان لێی مەحروم بووە لە کۆڵینەوە شوێنەواری واتە ئەو تەنقیبات دەست پێ بکرێ بەعتاتی ئەم تەنقیباتی ئەزنەوی بێن لەگەڵ زانکۆکانی کوردستانەوەی بە شوێنەوارن بۆ ئەوەی بەنسبەت پشکنین بۆ ئەوەی خستنە ڕووی لایەنە زانستیەکەی لایەنە شارراوەکەی مێژوو و کەلتور و مەتەریاڵی ئێمە چونکە لە ڕێگەی پشکنین ئێمە شتمان بۆ دەرەکە زانیاریە زانین شتی تازە ئەدۆزرێتەوە. یەکەم فستیڤالە بەدرخان هەتایە سیێژی لە کوردستانی بوون و یا چارێ لە بەرلینێ یا پێنجێ لە قاهیرە و یا شەشێ لە یۆنانستانێ. ئێمە هەرچیمان پێ بکرێ بۆ ئەوەی بتوانین ئەو پردە ڕووناکبیرێ لە نێوان گەلی کورد و گەلی ئەمریکا بێتە جێ ئێمە خەباتی بۆ دەکەین باندوبوونی بۆ دەکەین و کۆڵش نادەین و لەو منبەرەوە ئێمە دەڵێن فستیڤاڵی داهاتومان لە پاریسی پایتەختی فەڕەنسا ئەنجام دەدەین. فستیڤاڵە هەفتەیە بەدرخان لە ماڵا سوێدێ لێ واشنطن هاتە گێڕان ئەڤە دەخیلی شەمۆیە ڕادیۆ دەنگی ئەمریکا.